بەڵێ بەڕێزان هەر لەبارەی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 کە دیارە 5 ساڵ تێپەڕی بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا دیارە کۆمەڵێک کاردانە و کۆمەڵێک لێکەوتەی بە دوای خۆی داهێنا. من گفتگوی زیاتر دەکەم لەو بارەیەوە لەگەڵ بەڕێز ئومێد حەمالی پەرلەمانتاری پێشووی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمادا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان لە پانۆڕامی هەواڵەکانی نارتیدا. کاک ئومێد دەبێت بزانم کە دوای تێپەڕبوونی 5 ساڵ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا لێکەوتەکانی چی بوون؟ زۆر سپاسان دەکەم. سڵاو ڕێزم بۆ بینەرانی خۆشەویست. ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بێگومان توانی بڵێ بۆ خۆیان لێکەوتەی کۆمەڵێک کردەوەی سیاسی و دەتوانی بڵێ ینی لێکەوتەی هەندێک هەڵەی سیاسی گەورە بوون کە سیاسیەکانی کوردستان و بە تایبەتی نخبەی دەسەڵاتداری هەرێمە کوردستان ئەنجامیاندا. هەر لە مەسەلەی ڕیفراندۆمەوە کە بێگومان هەڵەیەکی جەوهەری و کاریگەر بوو لە ناو مێژووی ئێمەدا، سیاسیەکانی کوردستان بە نەخوێندنەوە و لە بەرچاو نەگرتنی سیاسەتی نێودەوڵەتی و تێڕوانینی وڵاتە زلهێزەکان بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکان و وڵاتانی ئەوروپا هەنگاوێکی لەو شێوەیەیان نا و بەدەر لە پاڵ ئەمەشدا بە ڕێزنەگرتن لە داخوازی خەڵکی کوردستان و دامەزراوە ڕسمیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لەو کاتەدا نەگەڕانەوەیان بۆ پارلەمان لە ئەساسەوە بۆ بڕیاردان لە پرۆسەیەکی وا و نەگرتنەبەری هیچ ڕێکارێکی دیموکراسیانە بۆ ئەم مەسەلەیە. ئەمانە بۆ خۆیان ئەو بنچینانە بوون، ئەو هەنگاوە سەرەتاییانە بوون کە بێگومان هەڵەیەک لە دوایەکەکانی دواتری لێکەوتوتەوە. لە پاڵ ئەوە ڕووداوەکانی ئۆکتۆبەر بەشێک بوون لە لێکەوتەی بە تایبەتی سیاسەتی ئابووری و سیاسەتی نەوتی و زۆر بە تایبەت ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیای ڕۆسنێفتدا دەبێەوە لە بیر نەکەین کە ئەوەش بەشێکی ئێجگار گرنگە لە گۆڕینی سیاسەتی وڵاتە زلهێزەکان بە تایبەتی هەم ویلایەتە یەکگرتووەکان و هەم بەریتانیا لە عێراقدا و لە هەرێمی کوردستاندا کە ئەمە کاریگەریی گەورەی هەبوو بە تایبەت بە هێنانی کۆمپانیای ڕۆسنفت کە هێنانی توانی بڵێ رووسیای فیدرالی بوو بۆ ناوچەکە و ئەمەش ینی بەشێک یانی ئەتوانی بڵێ ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەشێک لە لێکەوتەکانی ئەمە بوون. لە پاڵ ئەوەدا بێگومان ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بۆ خۆی لێکەوتەی زۆر کاریگەر و ترسناکی لەسەر مێژووی هەرێمی کوردستان و کوردستان بەگشتیدانا یەکەم لێکەوتەی کە لە دەستدانی بەشێکی گەورەی خاچی کوردستان بوو کە لە 150 خاچی هەرێمی کوردستان لە بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە بێگومان کەویش بەرئەنجامی ڕیفراندۆم و لە دەستدرا و لەتوانی بڵێ کاریگەریەک و لێکەوتەیەکی تری تێکشکانێکی سەرتاسەری لە ناو ڕۆحی کوردی و لە ناو ڕۆحی کووردا لە هەموو جێگایەکی ئەم دنیاە دروست بوو بە تایبەتی لە دەستدانی ئەو ناوچانە کە هەم قوربانیی زۆری بۆ درابوو و هەم کاریگەریەکی معنەوی گرنگ و کاریگەریەکی مێژووی و جوگرافی و شوێنێکی تایبەتی مێژووی و جوگرافی لە مێژووی کوردستاندا هەیە. زۆر باشە کاک ئومێد. دیارەوەی کە باسی لێوە دەکرێت پارتی وێکێتی بەردەوام لەسەر ڕووداوەکان یەکتری تۆمەتبار دەکەن، یەکتری بە خیانەت تۆمەتبار دەکەن و بە تایبەت ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لە بەرامبەردا دیارە لە بەرامبەردا یەکێتی پارتی تۆمەتبار دەکات بە ڕووداوەکانی سیوەکیا بوو لە دەستدانی شنگال و بەشێک لە ناوچەکانی دیکە. بەڵام ئەم هەموو بەرامبەریەکە هەیە واتە ئەم هەموو دژیەکە هەیە هەموو لە دوانە جیاواز و ناکۆکە هەیە لە نێوان پارتی وێکێتیدا. بەڵام تێبینیەوە دەکرێت لە کاتی دابشکردنی پۆستەکاندا یاخود لە کاتی هەر بابەتێکی دیکە بێت دەچنەوە سەر مێزی گفتوگۆ وەکو یەک ڕاو بۆ چوون دەردەبڕن واتە یەکڕاو یەک هەڵوێز دەبن. ئەمە هۆکارێکی بۆچی دەگەڕێنەوە؟ جارێ ئەوەی کە زۆر جار پارتی وێکێتی بە یەکتری دەکەن لەوانەیە بڵێم لە چوارچێوەی تۆمەت چۆتە دەرەوە، ئەوانە حەقایقی مێژووین ڕاستینی
مێژووی واتە هەردووچیان ڕاست دەکەن ئەوانەی کە بەرامبەر بە یەکتریەیڵێ چونکە ئەوان زۆر لە یەک دەچن و هاوشێوە دوو هێزی هاوشێوە و هاوناوەڕۆکی یەکن ناوی سیاسیان جیاوازە هەندێک خاڵی مێژوویی و دۆخی با بڵێن هەندێک قۆناغی مێژووی هەیە لە هەر یەکێک لە مێژووی ئەم دوو حیزبە ڕەنگە هەندێک جیاوازی هەڵبگرێ بەڵام دوجار ئەوەی کە ئێستا دەیبینین ئەوان دوو هێزن زۆر لە یەکەوە نزیکن لەسەر کۆمەڵێک ئاست زۆر نزیکن لە یەکترەوە چ لە تێڕوانینیان بۆ مەسەلە دیموکراسیەکان و ڕێزگرتن لە دەنگی خەڵک و لە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات چ لە مەسەلە نیشتمانیەکانە و چ لە مەسەلەی پەیوەندیدار بە چەمچی خیانەتەوە بە ناوەڕۆکی چەمچی خیانەتەوە ئەم دوانە زۆر نزیکایەتیان هەیە و لەسەر ئەو ئاستەش بێگومان منافەسەی یەکتری دەکەن و ئەمەش وای کردووە یەکێک لە لێکەوتەکانی ئەم حاڵەتە لە مێژووی کوردستانە و لە کۆمەڵگەی کوردستانە بەڕاستی ئاساییکردنەوەی خیانەتەوە بە ئەندازەیە کە خیانەت وەک شوورەیی لە مێژووی سیاسیە و لە بیرکردنەوەی کۆمەلگای ئێمایە بە شێوە لە شێوەکان پاشەکشەی کردووە و کاریگەریەکی تری دەرکەوتەیەکی تری ئەم جۆرە لە سیاست و ئەم جۆرە لە تۆمەتبارکردنی یەکتری و گۆڕینی مەسەلەی خیانەتە بە ئامڕازێک بۆ کوشتنی هێزی بەرامبەر و بۆ لێدان لە هێزی بەرامبەر و کردنی چەمچی خیانەتە بە ئامڕازێکی فاشستی بۆ ڕەتکردنەوەی هەموو ئەوانەی کە بیرکردنەوەیکی جیاواز و ڕوانینی جیاوازیان بۆ سیاستکردن کەواتە ئەمانە لە پێناو چیدا دەکەن لە پێناو جوڵاندنی هەست و سۆز و عاتیفەی هاوڵاتیدا دەکەن و زیاتر کۆکردنەوەی لایەنگرانیان دەکەن یاخود بە پێچەوانەوەی ئەمە پارتی وێچێتی ئەتوانی بڵێ لە ئاستێکدا یاریەکی زیرەکانە دەکەن لەوانەیە ئیجازەش لە یەکتری وەربگرن بۆ ئەم تۆمەتبارکردن و گەرمکردنی ئەم شەڕە سیاسی و ئەم شەڕە مێژوویانە ینی ئیشکردن لەسەر مێژووی یەکتری وەگوتم دوجار ئەم دوو هێزە سیاسیە کە یەکتری تۆمەتبار دەکەن و یەکتری بە خیانە تۆمەتبار دەکەن بە هەر یەکێک لە تۆمەتە سیاسی و کۆمەڵایەتی و ئەمنیەکان تۆمەتبار دەکەن ئەمە بۆ لەلایەکەوە بۆ لێدانە لە هێزی بەرامبەر لە لایەکی تر بە شێوەیە لە شێوەکان سەرڕێخستنی سیناریۆیەکە بۆ گەرمکردنەوە و جۆشدانی خەڵکو و بە شێوەیەک لە شێوەکان دروستکردنی وەهمی جیاوازیە کە گوایە ئەم دوو هێزی جیاوازن لە یەکتری و دوورن لە یەکتری هەر ئەوەی کە هێزێک خۆی بە هێزێکی نەتەوەی هێزەکەی تریش بە هەمان ئاستەوە بزانێت بۆ ئەوە دەچێت کە پێت وایە پێشوەختە لە میدیاکانیاندا کاتێک کە ئەم ڕووداوانە ڕوو دەدەن و یەکتری تۆمەتبار دەکەن بەر لەوە ڕێکەوتن دەکەن لە نێوان خۆیاندا ئەنجا دواتر دێن سەر شاشەکان و میدیاکانیان بەکاردێنن بۆی کە سەرنج جەماوەرەکانیان ڕابکێشن بۆ لای خۆیان دەتوانی بە دوو شێوە تەماشای ئەم مەسەلەیە بکەیت لەلایەک لە هەندێک کاتدا لە هەندێک کاتی هەستیاردا بێگومان لە کاتێکا کە ئەوان ڕێکەوتنیان هەیە و لێک نزیکن لەم کاتانە زۆر جار بە تایبەت لە دۆخی پێش هەڵبژارنەکانە ئەم گەرمکردن و جۆشدانی جەماوەرە یەتە ئاراوە ئەمە ئەکرێ بیخەینە بابی ئەو ئیجازە وەرگرتن لە یەکتریە بۆ گەرمکردنی شەڕ سیاسیەکە و زیاتر جۆشدانی لایەنگرانی خۆیان و خەڵک هێنانی بۆ ناو شەڕ سیاسیەکەی خۆیان لایەنێکی تری ئەوەیە کە ئەم دوو هێزە لە ناوەڕۆک و لە بیرکردنەوەیاندا و لە دنیابینیاندا بۆ مەسەلە دیموکراسیەکان و مەسەلە نیشتیمانیەکان جیاوازێکی جەوهەریان نییە دوو هێزی لێک نزیک و وەکو یەکن بەڵام بەرژەوەندی ئەشێ بەریەکەوتنی بەرژەوەندی جیاوازیان هەبێ باشە و تەنانەت نەک هەر بەرژەوەندی حیزبی و تایبەتی بنەماڵی ئەم دوو هێزە بەڵکو بەرژەوەندی ئیقلیمی شتێکەڵاو دەبێت لە بەریەکەوتنە جیاوازەکانی ئەم دوو هێزە سیاسیەدا و لەو کاتەشدا کە بە حەقیقی ئەم دوو هێزە بەریەک دەکەون دیسان ئەمە ئاماژە نییە بۆ ئەوەی کە ئەم دوو هێزە دوو هێزی جیاوازن
تەنانەت ئەم دوو هێزە ئەگەر لە دوو سەنگەری جیاوازەوە فیشک بە یەکتریشەوە بنێن دیسان ئەوە مانایەوە نییە کە ئەم دوو هێزە دوو هێزی جیاوازن چونکە جیاوازی لەسەر ئاستی بیرکردنەوەی سیاسی لەسەر با بڵین تێڕوانینی فەلسەفیانەی ئەم دوو هێزە دروست دەبێت لەسەر ئاستی جیاوازی بیرکردنەوەی ئەم دوو هێزە بۆ مافەکانی مرۆڤ بۆ ئازادیەکان بۆ ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات بۆ ئەنجام بۆ مەسەلەی دادپەروەری کۆمەڵایەتی لە تێڕوانینیانە بۆ تەعاملکردن لەگەڵ سەروەت و سامانی نیشتمانەکە و دابەشکردنی بە شێوەیەکی دادپەروەرانە جیاوازی لەمانەدا دروست دەبێت کاتێ ئەم دوو هێزە لەم خاڵە جەوهەریە گرنگانەتە هیچ جیاوازیەکی جەوهەریان نییە ئیدی هەموو شەڕە سیاسیەکانیان تەنانەت شەڕە ئەمنیەکانیان تەنانەت ئەو شەڕە گەرمانەی کە ئەشێ لە لەحەزەیەکدا و لە ڕابردوودا ئەنجامیانداوە شەڕە و بە چەک دەکرێت ئەمەش دیسان بنەما و هین نییە ینی ئاماژەی جیاوازیان نییە بەڵکو تەنها بەریەکەوتنێکی کاتی بەرژەوەندیەکانیان. باش کەواتە دەبێ بزانم کاگومێت هەر لەبارەی ئەو ڕووداوانەی کە ڕووی داوە لێکەوتەکانی و ئێوە چی دەڵێن لەبارەی ئەوەی کە بۆ نمونە ئەمڕۆ لە 16 ئۆکتۆبەردا فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووکرا بەڵام بەبێ ئەوەی هیچ بەرپرس و هیچ لایەنێکی کوردی بەشداری لە کردنەوەی فڕۆکەخانەی نێودەوڵەتیدا بکەن لە کاتێکدا کە پێتانوانی ئەمە خۆی لە خۆیدا جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەیە کە پێشتر باسی لێوە دەکرێت نێوان حزب سیاسیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی ڕفراندۆم لەگەڵ حکوومەتی عراقیدا و دواتر ڕادەستکردن لە 150 خاکی هەرێمی کوردستان بە حکوومەتی عراقی ئەمەش پەیوەندی بۆ بابەتەوە هەیە؟ ئەوە یعنی هەموو ئەوەی کە ڕوئەدا بە دڵنیایی لە دوای ڕفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر وەکوتم ئەمانە کۆمەڵێک ینی بنەمای جیاوازی هەیە هۆکاری جیاوازی هەیە هەموو ئەم شتانەی کە ڕوەدا ئەم ینی ئەشێ بەشێک لەم ڕووداوانە لەم مەسەلەن ئەوەی کە باز لە نمونەی ئەم فڕۆکەخانەیە دەکرێت ئەمانە هەموو زیاتر بەشێکی تەحەدای سیاسین ینی تەحەداکردنی سیاسەتی هەرێمی کوردستان و سیاسەتی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەسەڵاتدارەکان لە ماوەی ڕابردوودا جێبەجێیان کردووە و بە تایبەتی کەرکووکیش هەموو کوردێک دەزانێت کە شوێنێکی تایبەتی لە مێژووی ئێمە و لە بیرکردنەوەی ئینسانی ئێمە و لە زاچیرەی ئینسانی ئێمەدا هەیە لە زاچیرەی مێژووی ئینسانی ئێمەدا هەیە ئەمانە هەموو بەشێکن لەو تەحەدایە بەڵام هەموو ئەمە کە ئەوەی کە ڕێگەی بۆ خۆش کردووە کە ئەم شتانە ڕووبدا بێگومان دیسان سیاسەتی هەڵە و چەوتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانن و بەردەوامی ئەم سیاسەتەش بێگومان هەرێمی کوردستان دەخاتە دۆخی خراپترەوە بەداخەوە سیاسەتی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان و هێزە دەسەڵاتدارەکان بێگومان بەرەنجامی بەم شێوەی ئێستا بەرەنجامی خراپتری بۆ هەرێمی کوردستان لەیەکەوێتەوە چونکە تەنها لەسەر یەک ئاستات سیاسەتیان خراپ نییە لەسەر هەموو ئاستەکان ئەوان هەم شکستیان هێناوە هەم بەڕاستی دان بە شکستی خۆشیانە نانێن و پێداچوونەوە بە سیاسەتی چەوتی خۆیاندا ناکەن و ئەوانە جۆرێک لە ئینسان و لە نخبەی سیاسین کە باچیان بە چارەنووسی میلەتەکەیان نییە و ئەگەر ئەمەشیان هەبا بێگومان لە ماوەی ڕابردوو ئەو هەڵانەیان نەدەکردوە لە ئێستاش سوور نەدەبوون لەسەر هەڵەکانیان چونکە ئەمانە نخبەیەکی سیاسین حیزبگەلێکی سیاسین کە تەنانەت خیانەتەکانیان هەڵە سیاسیە گەورەکانیشیان وەکو شانازی تۆمار دەکەن وەکو سەروەری باس و خواز دەکەن و دەنووسنەوە لە مێژووی خۆیاندا و ئەمە کارەساتە لە مێژووی هەر میلەتێک هەبێ هەر میلەتێک ئەم جۆرە لە سیاسی و ئەم جۆرە لە تۆمارکردنی مێژووی هەبێ بێگومان زۆر بە ئەستەم دەتوانێت چارەسەری هەڵە سیاسیەکانی خۆی هەڵە مێژوویەکانی خۆی بکە و ئەم نخبە سیاسیەش بەردەوامن لەسەر ئەم شێوازە ئەگەر هەر لە 16 ئۆکتۆبەر و هەر لە سیبیەکی ئاب و هەر لە ڕووداوەکانی شەنگال و هەر یەکێک لەو شتانی تر کە لە مێژووی تازەی هەرێمی کوردستان باشووری کوردستان ڕوویداوە تەماشا بکەیت ئەمانە هیچ
ینی بیرکردنەوەیکی تازەیان بەرهەم نێناوە لە ناوم هێزە سیاسیانە هیچ ئیعترافێکی سیاسی و ئەخلاقی قوڵیان بەرهەم نێناوە لەبەرەوە ئەم هێزانە بەداخەوە ینی هێزن لە ناوەڕۆکدا دابڕاون لە تێڕوانین و لە پرەنسیپە ئەخلاقیەکان و ئەمەش وای کردووە کە یەکێک لەو دیاردە و لەو چەمکانەی کە لە مێژووی هەموو میلەتانە تەنانە لە یاسای هەموو دەوڵەتەکان و هەموو میلەتانی دنیا شوێنێکی تایبەتی پێدراوە مەسەلەی خیانەتە بەڵام لە باشووری کوردستان و لە مێژووی ئێمەدا بەداخەوە ئەم چەمکە ماناکانی خۆی لە دەستداوە و ئەم مانە لە دەستدانش کارەساتی گەورەی لێکەوتوتەوە کە ئێستا ئێمە ینی مانایەکی دیاریکراوە بۆ خیانەت نابینینەوە و ئەمەش دۆخێکی دروست کردووە کە ئەتوانی بڵێن دۆخی هەموو شتێک ڕێگە پێدراوەیە ئەو چەمکەیە کە نووسەری گەورەی ڕووس دەستەیڤسکی دەڵێ ئەگەر خوددا نەبێ هەموو شتێ ڕێگە پێدراوە توانین وهلێکی بدەینەوە ئەگەر ئەخلاق نەبێ هەموو شتێک ڕێگە پێدراوە بۆیە کاتێک لە دۆخێکی وا هیچ ئەخلاقێکی سیاسی هیچ پرەنسیپێکی ئەخلاقی بنچینەیی نیشتمانی نامێنێ بۆیە هێزە سیاسیەکان هەموو شتێک بەڕەوا دەزانن بۆ مانەوەی خۆیان ئەنجامی بدەن و هەموو ئەو دیاردانەی خیانەت و دەرکەوتانی خیانەت لە مێژووی ئێمە بەرەنجامی ئەو نەبوونی پرەنسیپ و ئەخلاقی سیاسی و نیشتمانیەیە کە ڕێگە دەدا هەموو هێزە سیاسیەکان پەنا ببەنە هەموو ئەو ئەمڕازانە پەنا ببەن بۆ بەکارهێنانی هەر ئەمڕازێک کە مانەوەیان سۆگەر دەکات. زۆر باشە کاکمە دەمەوێت بزانم کە بەم سیاسەتی ئێستای حزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان دەتوانرێت ناوچە دابڕێنراوەکان و بە دیاریکراوی کەرکووک بگەڕێنرێتەوە سەر هەرێمی کوردستان؟ ئەکرێت بەداخەوە بڵێین سیاسەتی پارتی وێچەتی لەبەرەوەی کە دەڵێن پارتی وێچەتی ئەوانە بە پلەی یەک ینی بەرپرسیاری ئەم دۆخەنەوە ێزە سیاسیانەی ترکە لە چوارچێوەی سیاسەتی ئەواندا ئیش دەکەن ئەوانە ڕۆڵێکی و کاریگەریەکیان نییە حاشیەن ینی زیاتر شوێنێکی لاوەچیان هەیە لە ناو سیستەمەکە طبعا ئەمەش خاڵی ئیجابی نییە بۆیان ئەمە خاڵێکی سلبیە بۆیان تۆمار دەکرێت پارتی وێچەتی سیاسەتیان تا ئێستا نەک هەر خزمەت بەمانەوەی بە گەڕانەوەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی تر ناکە بەڵکو بە پێچەوانەوە بوونەتە مەترسێکی گەورە لەسەر ئەو قەوارەی هەرێمی کوردستانیشکایە ئەو قەوارە دەستوریەی کە هەیە ئەو ناوچەکە نیوەی باشووری کوردستانە ئەوان ئێستا نەک هەر سیاسەتێکی وایان سەر ڕێ نەخستووە کە ئێمە چاوەڕوانی ئەوەی لێ بکەین کە لە داهاتووە کەرکووک و ناوچەکانی تر بگەڕێنەوە بەڵکو بەداخەوە ینی چاوەڕێی مەترسی گەورەیان لێ دەکرێت. بەڵێ سپاس بۆ بەڕێز ئومێد حەمالی پەرلەمانتاری پێشووی کوردستان ڕاستەوخۆ لە سودەکەمان لە هەڵەبجەوە لەگەڵماندا بووی. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزان لە پانۆرەمای هەواڵەکانی NRTدا. سپاس بۆ ئێوەش.